لا بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بەڕێزان ئەم کاتتان باش. بەرنامەی هەفتانی ئەم جارەش کۆمەڵەیەک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێشی تێدایە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. باخەوانێک بە شێوەیەکی جوان و سەرنجڕاکێش باخی قوتابخانەکەی دەڕازێنێتەوە. مۆسکۆ ئۆتۆمبیلە ناوازەکانی ئیتالیا نمایش دەکات. دوو گەنجی شاری ئاکرێ لە ڕێگەی هونەری جیاوازەوە بوونەتە خاوەن کاری خۆیان. خاوەن کێڵگەیەک بۆ یەکەمین جارە لە کوردستان هەفتە بازار بۆ بەرهەمەکانی دەکاتەوە. حەکیم عەبدوڕەحمان باخەوانێکی دڵسۆزی قوتابخانەی تەختەقی هاوڕێی بنەڕەتی ناحیەی تەختەقی سەر با قەزای کۆیەیە. ئەو باخەوانە بە دڵسۆزی و سەلقەیەکی زۆرەوە ڕۆژانە سەردانی باخچەی قوتابخانەکە دەکات، بە شێوازێکی زۆر جوان دیزاینی دەکات و دەیڕازێنێتەوە. هەر بۆمەش وەزیری پەروەردە پەیوەندی پێوە دەکات و سپاسی زەحمەت و ماندووبوونەکانی دەکات. وەک خولیایەک بەخێوکردن و پەروەردەکردنی گوڵەکانم زۆر پێخۆشە. لەبەر ئەوە هەوڵەدەم بە هەر شێوەیەکە بێ هەموو شتەکانی بەدەست بێنم. ئەوە من زبڵ لە گوندان دێنم بە سیارەی خۆم، نەک شوێنی گوڵەکان. من شوێنی فریزەکەشم زبڵ ڕێژ کردووە، هەمووی زبڵم تێ کردووە و پێمەڕەم کردووە و ساڵانەش نەک یەکجار بڵێن ساڵانە هەر وەرزێکە کە دەیشێڵمەوە دووبارە زبڵی تێدەکەمەوە. گوڵی نازنازە، گوڵی قەدیفەیە، گوڵی دالیایە، ئەم لاولاوە بووک و زاوایە، ڕەیحانەیە. بۆ هاوینان ئێمە ئەمانەی لێ دەڕوێنین. لە ئێستا وەرزی گوڵێکە، گوڵەکە ناوی هەمیشە بەهارە. ئێستا وەرزی ڕواندنیە. ئێمە ئەو گوڵە ئێستا تۆکەی دەبێ بڕوێنین. لە مانگی دەوە دەست بە گوڵەکە هەتا دەسوڕێنەوە ساڵ دەگاتەوە مانگی پێنج ئەو گوڵە گوڵی بەردەوامە بێ. من زۆر جار سبەینیان دێم ئێرە کارەکەم تەواو نابێ، یان دڵم پێ مرتاح نەبووە کە ئەو کارە پێم وایە کە حەقی خۆیم پێ نەداوە، دوانی وەڕۆ دێمەوە. زۆر جار دوانی وەڕۆوە کارەکەم تەواو نابێت. چەند جارێک بانگی مەغریبی داوە لێرە نەڕۆیشتومەوە، لەگەڵ مامۆستا عومەرە ئێوارە سوینۆ لەم هەڵیوانانمان خواردەوە. دووبارە شەو بۆ دەکا من ڕۆژی جومعە من لێرە بووم، هیچ ئیش و کارێک خەڵک جومعە ناچێتە دایرە، بەس من ڕۆژی جومعە ئەوە تەنچیەکم داناوە، پەینی ئاژەڵیمان هێناوە بۆ بەکارهێنانی گوڵەکانمان. دەیکەمە تەنچیەکەوە ئاوی تێدەکەم بە شێوەی ئاو بۆیان بەکاردێنم. من حیسابی ئەوەم نەکردووە کە من بڵێم وەک فەرمانبەرێکی حکومەت من لە فەرمانگەیەکم هەر کاتی دەوامەکەم بەڕێ بکەم و خەلاص. من خۆشەویستیم بۆ ئیشەکەی خۆم هەیە. سەر ڕای ئەوەی دەمەوێت کە بڵێ من ڕزقەکەی خۆم حەڵالکەن، دەمەوێت شتێکی زۆر جوانیش بکەم، شتێک جوان بەدەست بێنم بۆ شتەکە بڵێن کارەکە جوانە. بەڕێز مامۆستا ئالان تەلەفۆنی بۆ کردم، دەستخۆشی لێ کردم، گوتی من ڕێزی سوپاسی وەزارەتی پەروەردەت پێ دەبەخشم. گوتی من نامەوێت هەر لە چوارچێوەی مەکتەبەکەی خۆتا تو هەلەوێ قەتیزبی، ئێمە دەمانەوێت بۆ شوێنی دیکەش دەستت بگاتە شوێنی دیکەش، بۆ شوێنی دیکەش ئیشە جوانەکانت بەکاربێنین. و ئیتر ماوەی چارەگێک پێکەوە قسەمان کرد، ئەوە سوپاسی کردم مامۆستا ئالان. ئەوە من تەسەورم نەکرد کە ڕۆژێک کەسێک بێ تەلەفۆن بۆ من بکە، و من ئیشیشم بۆ ئەوە نەکردووە، بەتەمەنم ئیشی خۆم کە ئیشم کردو من ئیش بۆ ڕێز و سوپاس ناکەم. هەیە گاڵتەی بە ئیشەکە تا دێ، هەر بەڕاستی ئێستا من خۆم زۆر کەسانێک پێم دەڵێن یعنی گاڵتەیان بە ئیشەکەی منادێ، من کە دێمە ئێرە دەڵێ دانی سبەینێ چوتێ دانی ئێوارە چیەوە ئیشەوە، یعنی هەندێک خەر گاڵتەی پێدا دێ بەڕاستی. بەردەوام ئامۆژگاری قوتابیەکانمان کردووە کە چاو بۆ مرۆڤەکان چەند پێویستە، ئیلاق چەند پێویستە بۆ ڕۆیشتن، قاچەکانمان چەند پێویستن بۆ ڕۆیشتن. بەقەت ئەو ئەگەر ئێمە دێمن و گوڵ و گوزارێکی جوانمان هەبێت، ئەی باقچەکەمان جوان نابێت، قوتابخانەکەمان جوان نانوێت، کەشێکی جوان بێمە نابەخشێت، ژینگەیەکی جوان بێ ئێمە نابەخشێت. ئەم جوانی گوڵ و گوزارەوەمان لێ کردووە. ئێمە لە قوتابخانەی تەختەقی هاوڕێی بنەڕەتیدا زیاتر قوتابخانەکەی ئێمە لەسەر بنەمای هاوڕێتی بنەردراوە.
کاک حەچیم وەکو باغەوانێکی قوتابخانەیە سەرکردایەتێکی گەورە مەزن دڵسۆز بێهاوتا دەبینێت لە کارکردنەکەی لە پیشەکەی ئەمە ژوای کردو زۆر جار بەیانیان و ئێواران و زۆربەی کاتەکانی لە شەوانیشدا ئەگەر منی ژێرە نەبێتیان پێکەوەش نەبێتن ئەو بە تەنها خزمەتی باخچەکەی دەکات هەمیشە خۆی وتەیەکی هەیە دەڵێت بەقەد ئەوەی من نەوەکانم منداڵەکانم خۆش دەوێت بەقەد ئەوەش هەر گوڵ و گوڵزارێکی ئەم قوتابخانەیە بەقەد نەوەی خۆم خۆش دەوێت گوڵی زۆر زۆر جوانیشم هەیە لە ماڵەوەش بەس باخچەی قوتابخانەکەم زۆر لە ماڵەکەی خۆم جوانترا من زیاتر ئیحتیمام بێرە دەدەم زۆر کەس پێم دەڵێن ئەوەندەی بە گوڵەکانتەوە خەریکی بە منداڵەکانتەوە خەریک ببی نەوعیشی دیکەیە و زۆر زۆر باشتر دەبێت زۆرێک لە خەڵک هەن کە خولیایان ئەوەیە ئۆتۆمبیلە جوان و گرانبەهاکانی ئیتالیا ببێنن یا لە شێواز و هەروەها چۆنیەتی ئەو ئۆتۆمبیلە دانسقە و کۆنانەی بێرتۆنی بڕوانن کە لە پێشانگای ئۆتۆمبیلەکاندا لە جیهاندا دەبینرێت. کوردستان 24 لە پێشانگایەکی مۆسکۆوە ئۆتۆمبیلە ناوازەکانی جیهان دەخاتە ڕوو. ئەو قۆناغی ئەمڕۆ هەرگیز بەدی نەدەهات ئەگەر مێژوویەکی مەزنی لە پشتەوە نەبووە. نمایشی بێرتۆنی لێرە کە هەوێنی دیزاینە بۆ ئۆتۆمبیلی ئیتاڵی و گەلەی کارگەنی و دەوڵەتیش دەرفەتە بۆ بینینی پەرەسەندنی ئەم مۆدێلە و پاڵنەرە بۆ سەرهەڵدانی بیرۆکەی نوێ. لێرە زیاتر ئۆتۆمبیلی سەرداخرا و نمایشکراون چونکە دیزاینەرەکانی کۆمپانیای بێرتۆنی ئەم فۆرمەی ئۆتۆمبیل بە گرنگترین دەزانن. ئۆتۆمبیل سازی هەمیشە بەشێکی گرنگ بووە لە پیشەسازی ئیتالیادا و لە ئێستاشدا هەروایە. هەڵبەت کارگەکان تەنها کار بۆ کۆمپانیای فیات ناکەن بەڵکو و کار بۆ زۆرێک لە مۆدیلەکانی تری ئۆتۆمبیل دەکەن. Ma lavora anche per altre firme internazionali. ئەم پێشانگەیە بۆ نمایشی ئۆتۆمبیلە تایبەتەکان بایەخی زۆرە چونکە یەکەم پێشانگەی نێودەوڵەتیە بۆیە بە دەرفەت مانزانی ئۆتۆمبیلەکانی گەورە دیزاینەری ئیتاڵی بێرتۆنی بهێنین. دیزاینەرەکانی ئەم کۆمپانیایە پێشڕەوی مۆدەی ئۆتۆمبیلن لە سەدەی 20دا لە ئیتاڵیا. دیزاینی ئەمان هەنگاونانە بەرەو داهاتوو. ئۆتۆمبیلەکانیان ئەوانن کە لە داهاتوودا زیاتر هاوشێوەیان بڵاو دەبێتەوە. بۆ ئێمە شەرەفێکی گەورەیە ئەم ئۆتۆمبیلانە لێرە نمایش بکەین چونکە هەردانەیەکیان ئاماژەیە بۆ قۆناغێک لە مێژووی دیزاینی ئۆتۆمبیلدا لە تەواوی جیهاندا. мирового автомобильного дизайна. بێرتۆنی ناوێکە لە مێژووی ماشێنسازیدا تۆمارە و جێگای خۆی گرتووە نەتەنیا لە ئیتالیا بەڵکە لە تەواوی جیهاندا. بێرتۆنی گەورەترین دیزاینەرە لە پیشەسازی ئۆتۆمبیلدا لە ئیتالیا. ئەگەر ئەم دیزاینەرە نەبووایە ئەوە ئۆتۆمبیلی لامبەرگینیش بوونی نەدەبوو. دیارە ئەو خۆی دیزاینەر نەبوو بەڵام ڕێکخەر و بەڕێوەبەرێکی مەزن بوو. توانی باشترین دیزاینەرەکان کۆ بکاتەوە بۆ دروستکردنی مۆدێلی نوێی ئۆتۆمبیل بە جۆرێک کە شوێندەستی بەسەر ئۆتۆمبیل سازیەوە هەیە لە تەواوی جیهاندا بایەخی هەیە و گرنگی خۆی هەیە. Автопроизводители, но и стало предметом внимания во всем мире. دوو گەنجی
بەڕێوەبردننەوەی خەڵکی ئاکرێ کە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانن لە ڕێگەی هونەرەکانەوە توانیویانە ببنە خاوەن کاری تایبەتی خۆیان ئەویش لەو ڕێگەیەوە کە لەیەکێک لە ناوچە گەشتیاریەکانی شارەکەیان شوێنێکیان بۆ خۆیان کردوتەوە کە تیایدا وێنەی هاوڵاتیان بە پێنووسیدار لەسەر پارچە و کاغەز دەکێشنەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمە شوای کردووە کە گەشتیارێکی زۆر ڕوویان تێدەکات و ببنە خاوەن کاری تایبەتی خۆیان. مش پەیمانگا هونەرێن جوان خلاص بووین ئەمۆینە بوومەوەکە ئەمۆینە بەتۆڵ مەچکۆر نەبوون بکەین لەبیۆ تاعینۆتە بووین تاعینۆت نەبوون چداوم نەبوون مازڕۆخو کرد ئەم بخو کۆرەێکی بکەین و بۆ خەڵکی خۆ بکەین ینی ما هۆڤینگا هەڵبژۆت ما جێت گشتیت هەی ئەمڕۆ ما هۆڤینگا وەسیپای هەڵبژۆت بووما جاکێ گەلێکی بۆش و سەرکەفتیەوە نەبوو ئەف کۆریان تێ دۆتکەین ئەم کۆرێ تۆبلۆ دکەین تاختی دۆتکەین وێنێت ئاڵەمێت کێشین. مواکە لە هۆڤینگۆ سیپای من دەست بیکۆری کردی کۆرەکی گەلێکی بۆشەن و گاز سەڵە بێ پەیمانگا هونەرە جوانم ئۆکرێ شولۆمت شێوەکۆریە ئەس لە پەیمانگە هەیە شێوەکۆری شول دەکەم شولۆمە گەلێک یۆ بۆشە ئەس حەز دەکەم هەواڵێن منیش هەمی لە پەیمانگە بچن قەستە هۆڤینگۆ بکەن جێن گەشت و گزۆری بکەن بخۆ شول بکەن هیڤیۆ چ تەعینۆت و يعني شتي بحكمات ديفا يعني كنا بيتكو شين بخوب بيكوري رجونة خوب سار ببان ئەفگانجا ئۆتینەنێکمە تشتێکی جوانی سروشتی چێتکەم بۆ عالەمەکێ و سوواحت بۆ شووری نەڤەڕۆستی عێراقی و خەڵکی مێ داخلی کوردستانê کەیفۆن هاتیە چونکە جوانیەک یا دووە هۆڤینگەهامە و بەلێ ئەس پشتەوانی گەنجۆت کەم یە پرۆژەکە بیت یە تشتێکە بیت بێتە لۆلی من یە قوتابی بیت پرۆژەکی بزانیت. حەمید هاوڵاتێکی کوردەوە خاوەن کێڵگەی کوردستانە بۆ یەکەم جار و بەو شێوە بە بەردەوامی هەفتە بازارێکی کردوتەوە کە بەرهەمەکانی خۆی تێدا نمایش دەکات و هاوڵاتیان دەتوانن هەر لەوێ ڕاستەخۆ بەرهەمەکانی بکڕن بە جۆرێک کە لە هەفتە بازارەکەیدا 58 جۆر دار و بەرهەمی کشتتوکاڵی هەیە هاوڵاتیان دەتوان ناوانەی کە پێیان خۆشە هەر لەوێ ڕاستەخۆ لە دارەکان بەرهەمەکان لێ دەکەنەوە دەیکڕن ئەمە شوای کردووە کە خەڵکێکی زۆر سەردانی بکەن. سپاس بۆخوا ئێمە بۆ هەفتەی داهەمە لە مانگی دووەمدا کە توانیمانە لە هەفتە بازاری کێڵگەی کوردستان هەموو ڕۆژانێکی پێنجشەمە و هەینی کێڵگەکەمان بکەینەوە بە ڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا و بتوان هاوڵاتیانی خۆشەویست بێنە کێڵگەکانمانەوە بەدەستی خۆیان کێڵگەکان لە کێڵگەکاندا بەروبوومەکان بەدەستی خۆیان لێ بکەنەوە و
ئیسیقبالێکی زۆر گەورە لەلایەن هاوڵاتیانی خۆشەویستەوە هەیە و ئێمە سوپاس یەک بەیەکی ئەو هاوڵاتیانەی کاتونەتە کێڵگەکەمان و بۆ سەرخستنی بەرهەمی ناوخۆ کە دامێکی زۆری ئەمەیان کردووە. لەناو کێڵگەی کوردستاندا زیاتر لە 25 جۆر ترێیدەیە کە هاوڵاتیان دەتوانن لە بەدەستی خۆیان بە فرێشی ئەو تریانە لێ بکەنەوە و زیاتر لە 4 جۆر بۆ 5 جۆر هەنجیری لێیە و بەروبوومی کەی کێڵگەیی وەکو بیبەر و تەماتە و خەیار و کوولەکە و هەموو بەروبوومە سەوزەواتەکان ئەم بەروبوومانەی کە دەیبینن کە زیاتر لە 57 جۆر بەروبوومی کشت و کاڵیە تەنها پەیوەستە بە کێڵگەی کوردستانەوە و کێڵگەی کوردستان و هەر جوتیارێک بیەوێت بەدەر لەو 57 جۆرەی کە خۆمان بەروبوومی خۆمانە هەر جوتیارێک بیەوێت تەنها بە نرخی عەلوەکان بەروبوومەکەی ساغکاتەوە لەم کێڵگەی ئێمە کەپرەکانمان بەبێ بەرامبەر ئەین بە هەر جوتیارێک کە بێتە ئەم کێڵگەی ئێمە. من سوپاسی هەموو ئەو ئافرەتە دەستڕەنگینانە و ئەو کەسانەی ئەو کۆمپانیانەی کە هاتوونەت لەگەڵ ئێمە هاوکارن بەروبوومێکی خۆماڵی ئەوانەی کە لە ناوچەکەدا بوونیان هەیە و ئەو خانمە دەستڕەنگینانەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجەدان هاتوون هاوکاری ئێمە ئەکەن و بە بەروبوومەکانیان هەفتە بازاڕەکەی ئێمەیان قەشەنگتر کردووە و جوانتر کردووە بۆ ئەوەی بکرێتەوە بەڕووی گەشتیارانی خۆشەویستدا. بەروبوومێکی خۆمانیە بوو هەفتە بازارێکی باشە بۆ کەسانێک کە ئێن لێرە شتەکڕن ڕقەکەشی ئەرزانە بە نرخی عەلوەی فرۆشن بە خەڵک. لە ماوەی ڕابردوودا بە بەرنامە هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووم تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد.